Ruby. Hey! Kom maar! Kom op! Goed! Goed! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Jongen! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar! سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی پێیان محەممەد بەڵێ یاری نێوان ئەڕڕات و شەباب ئەمیر بە گۆڵێک بۆ هەر لە چەند کۆتایی هات ئەڕڕات لە جێم یەکەم توانی لە خولەکی حەفدە لە ڕێگەی سەنگەر محەممەد گۆڵێک تۆمار کە بەڵام یانەی شەباب ئەمیر توانی تەنها دوای دوو خولێک ئەنجامەکە لە ڕێگەی علی قاسمی کافتنیان یەکسام کاتەوە یاریەکە بە یەکسانی کۆتایی پێهات هەروەکو لەوانەیە خۆش زانیارە بیان بینێرانی زانیاری تەواویانە سەر ئەم قۆناغە هەبێ بیستی بەسەر چوار کۆمەڵەدا بەشکراون هەر کۆمەڵەیەک لە پێنجتی پێکاتوە هەر تیپەی چوار یاری ئەنجامدا دو یاری لە نێو یاریگای خۆی دو یاریژە دەرەوە یاریگای خۆی لە کۆتاییدا چوار تیپەکەی پێشەنجی هەر چوار کۆمەڵەکە دەگەنە یاریەکانی پێش کۆتایی لەوێ ئەو تیپانە یەکلا دەبنەوەکەوا دەگەنە خولی پلە دووی عراق کە باز لە دوو تیپ دەکرێتەوە چوار تیپیش دەکرێت کە سەرکەون بۆ خولی پلە دوو سەرەتا ڕاهێنەری یانەی شەباب ئەمیر كابتن حازم صالح وردقرم كابتن يوم تعادل مع القرارات يعني راضين بالنتيجة اليوم؟ بسم الله الرحمن الرحيم. حقيقة يمكن احنا اليوم خسرنا نقطتين لأن فريقنا كان مستعد على المباراة. احنا نعرف يعني حتى جمعنا معلومات على فريق قرارات، احنا فريقنا مستمر يعني بالتمارين باللعبات الودية، يمكن هاي أول مباراة رسمية لي، يمكن احنا ضعنا فرص حقيقية، يمكن فريق قرارات من فرصة واحدة سجل علينا هدف، بالرغم ان احنا كنا نعول ثاني شوط على نقص اللياقة البدنية لقرارات، لكن يمكن احنا في اخر ثانية ضيعنا فرصة، يمكن ضعنا الى 12 الى 10 فرص، مع ذلك خارج ملعبنا ونقطة يعني الحمد لله والشكر، لأن احنا هذا الفريق عادي للأمانة، احنا هذا الفريق عادي للصعود، مو بس للمشاركة،
فاتمنى الموفقيه لنادي ارارات ولفريقي، وان شاء الله المباراه احنا عندنا اوف وعندنا مباراه مع صلاح الدين في ملعبنا ان شاء الله نحسمها. شكرا كابتن بالتوفيق لكم ان شاء الله. محمد هەروەکو بیستت کابتن حازم ساڵح ڕاهێنەرێکی دیارە پێشتر لایەنەکانی دهۆک بووە یاخود لایەنەکانی تریش لە دیالە دەستکەوتی هەبووە. باسی لەوە کرد کە ئەمڕۆ ئێمە دوو خاڵمان لەدەستدا لە بەرەوەی دەرفەتی زۆری گۆڵتۆمارکردمان هەموو دەمەوێت کاکێ من سەرپەرشتیاریانی ئاراد وەردەستەی کاجێڕی باسی یانەکەم بۆ بکەیتەوە ئامانستان لەم قۆناغەچێ بەو خاڵی ئەمڕۆ بەدەستهێنا ڕازی بوون یاخود پێویستان بۆ بوو سێ خاڵی یەکەم یاری بەدەستبێن لە بەرەوەی تەنها یەک تیپ سەر دەکەێت لەو کۆمەڵەیە. زۆر سپاس کاکسێن بەخێر بێ لێرەوە دەمێ سوپاس یاریزانەکان بکەم بەڕاستی خۆبەخشانە یاریەکەن. ئێمە ڕۆژی یاری دێن یاریزانەکان ئێستا فرقمان تەمریمان نییە ڕۆژی یاری دێن بۆ یاریەکان. ئەم خاڵە بۆمە نقطەیەکی باش بوو ئینشاڵڵە یاری داوتمان لە سلاعدینە لەوێ باشتر خۆمان ئامادە دەکەین چەند یاریزانێکمان نادوو پێکانیان هەبوو دەنزیماتیان نەبوو لە ئیمتیحانات و شتیوان هەبوو بەس ئینشاڵڵە یاری داهاتوو لە یاریگای سلاعدین باشتر خۆمان ئامادە دەکەین. کاکێ من سەرکەوتوو ئینشاڵڵە. محەممەد لەم کۆمەڵی کە کۆمەڵی یەکەمە ئەڕاتی تێدایە وا لە کۆمەڵی سێم یانەی سیروانی نوێ تێدا بەشدارە ئەمڕۆ بەرامبەر دەغارە لە پارێزگای دیوانی یاری هەبوو تا کۆتاخولەکانی یاریەکە بەبێ گۆڵ بەردەوام بەڵام دواتر نەمزانی ئەنجامی کۆتایی یاریەکە چەند بەچەند تەواو بووە سلێمانیش لە کۆمەڵی چوارەمە و ئەمڕۆ چاوەڕوان بوو لە هەفتەی داهاتووکەوە دوای 5 ڕۆژی تر بەڕێوە دەچێت سلێمانی یاری دەبێت هەروە سیروانی نوێ وەروە ئەڕاراتیش لە پارێزگای تکریت دەبێتە میوانی یانەی سەلاحەدین.